فستیڤاڵی پەرستاری و مامانی کۆلێژی پەرستاری هەولێرە. دوازدە بەشی کۆلێژەکە بە چەندین بابەت و ڕێنمایی تەندروستی لە فستیڤاڵەکە بەشدارن. لە ساڵی یەک ڕۆژ کە ڕۆژی پەرستاریە تێیدا هەموو قوتابیانی کۆلێژ پەرستاری بەشدار دەبن بە ئەنجامدانی کۆمەڵێک چاڵاکی کە تعبیر لە کاری پەرستاری دەکات، تعبیر لە یان برێن گوزارش لە چاڵاکیەکانی خزمەتگوزاری پەرستاری دەکاتن لە کوردستان کە تێیدا پێک هاتووە لە 12 وێزگا. ئەو 12 وێزگەیە هەر وێزگە و چاڵاکی تایبەتی خۆی هەیە. هەموو چاڵاکیەکان بەشی کردداری تێدایە لە ئەوی نمایشی کاری پەرستاری بکەن بەرامبەر بە هەموو میوانەکان پامی خۆیان بگەێنن کە کەسانی شارەزان خاوەن پەیامن، خاوەن توانان، زانیارێکی زۆریان هەیە لەسەر کاری خۆیان دەتوانن بە ئەو پەڕی زانستی و ئەکادمی خزمەتی نەخۆشەکانی خۆیان بکەن. ئەو وێزگەی مەش لە سێ بەش پێکاتیە بە شێوەیەکی گشتی بژانەوەی دڵوسیەکانە چۆن کەسێک کە دڵی دەوەستێ هەناسەی نامینی دەتوانین ئێمە ڕزگاری بکەین بە تایبەتی ئەگەر لە دەرەوە تووشی دڵوەستان بێ. چاڵاکی دووەمیش ئەگەر کەسێک خنکا بەتەنی نامەوە چۆن دەتوانین بە شێوازێک بە تەکنیکەکی زانستیانە ئەو کەسە ڕزگار بکەین ئەو تەنەنەمەوەی دەربرین لە ڕێڕەی هەناسا. چاڵاکی سێمیش ئەگەر کەسێک بە ڕووداوی سیارە کەوت چۆن دەتوانین بە شێوەیەکی زانستی ئەو کەسە دەربێنین بەبێ ئەوەی کاریگەری نەکا لەسەر ژیانی کەسەکە، یعنی بە شێوەیەکی زانستانی لە خسارەکە دەربینی و بهینە شوێنێکی سەلامەت و پاشان خزمەتگوزاری تەندروستی لە بۆ ئەنجام بدەین. خوێندکاران نمایشی بەشەکانیان دەکەن و ڕێنمایی و بابەتە تەندروستیەکان بەکردار بۆ سەردانیکەرانی فستیڤاڵەکە دەخەنە ڕوو. ئەگەر بەخۆی هاتەوە باشە، ئەگەر بەخۆی نهاتەوە لەبەرەوەی برادەرێک لەگەڵ بەخۆمان ئێمە وەکو بەشی مامانی ئەمڕۆ ئەو چالاکیامان هەڵبژاردووە بەشی ئافرەتان و لەدایک بوون. ئافرەتان و لەدایک بوون خۆیان ئافرەت ئەبێ لە هەموو ڕوێکەوە گرنگی بەوە بدا کە چۆن گرنگی بە تەندروستی خۆی بدا و تەندروستی خێزانەکەشی بەتایبەت لە زروفێکی وەکو ئەمڕۆیە ڕێخستنی خێزان شتێکی زۆر زۆر گرنگە و پێویستە ئافرەتی کورد بەتایبەت زۆر وشیار بێ دەربارەی چۆنیتی بەکارهێنانی ئامرازەکانی ڕێخستنی خێزان. جا هەر ئێمە ئامرازمان زۆرە. هەر ئافرەتێک و بەپێی حاڵەتی خۆی دەتوانێت جۆرەکانی ئامرازەکان ڕێخستن بەکاربێنێت. ئەمڕۆ ئێمە بەشدارین بە دوو چالاکی، یەکێک لەوانە پێدانی زانیارە دەربارەی خواردنی تەندروست و خواردنی ناتەندروست. لە هەمان کاتدا ئێمە ئەپلیکیشنێکمان هەیە بۆی کە بزانین کەسەکە ئایا قەڵەوە یاخود لاوازە لە چاو حەزمی خۆیدا. و هەروە چالاکی دومیشمان پێکاتوە لەو پۆستەرە و هەروە هەندێک زانیاری دەربارەی زاهیفبوونی چاو و ڕێنمایی و وەرزشانەی کە بۆ چاو باشە بۆی کە بینایی پێ تێدا بەهێز ببێتەوە. زانکۆی پزیشکی کۆلێژی پەرستاری ساڵانە فستیڤاڵی تایبەت بە بەشەکانیان ئەنجام دەدەن بە مەبەستی دەرخستنی توانای خوێندکاران و هاندانیان بۆ بەرزکردنەوەی ئاستیان. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.